سڵاتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بەسەرکردنی مێرمەنداڵێکی تەمەن 16 ساڵ لە مەریوان. راپۆرتێک لەسەر دۆخی خراپی کرێکارانی ساختمانی لە کوردستان. سەپاندنی سزای زیندان بەسەر 6 چالاکوانی ژن لە باکووری کوردستان. بەیانیە ژنانی تێکۆشەری تاران و کەرەش بۆ پشتیوانی لە کامیۆنداران. بێسەر و شوونکردنی زۆرەمرێ دەست بەسەرکراوێکی شۆڕشی ژینا لە ئەلیگودەرز. بەرزبوونەوەی نرخی سەبەتی خۆراکی مەعیشەت لە ئێران و خۆپیشاندانی خەڵکی ئیسرائیل دژ بە شەڕ لە غەزە. دەست بەسەرکردنی مێرمەنداڵێکی تەمەن 16 ساڵ لە مەریوان. ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان مێرمەنداڵێکی تەمەن 16 ساڵی خەڵکی گوندی دەرەناخی سەر بە شاری مەریوان بە ناوی سەرکەوت نووری لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکانی مەریوان بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی باوکی سەرکەوت نووری و ئەو مێرمەنداڵەیان بە تونند و تیژیەوە دەست بەسەر کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ سەرکەوت بۆ کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنەڕا گوێزراوە، بەڵام هێشتا هۆکاری بەندکرانی ڕوون نەکراوە و لە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەش کراوە. راپۆرتێک لەسەر دۆخی خراپی کرێکارانی ساختمانی لە کوردستان. بەپێی ئامارە دەوڵەتیەکان نیوەی کرێکارانی ساختمانی کوردستان بیمەی تەمین ئیجتیماعییان نییە و زۆرترین ڕێژەی ڕووداوەکانی کار لە نێو کرێکارانی ئەو بەشە ڕوو ئەدات، بەڵام دەوڵەت لە جیاتی پاڵپشتیکردنیان بیمەکانیان دەبڕێت. بە وتەی بورهان سەڵەواتی سەرۆکی ئیدارەی تەعاونی کار و ڕفاهی کۆمەڵایەتی کوردستان، 18,000 کارگەری ساختمانی لە پارێزگای کوردستان چاوەڕێ پێدانی بیمەن و تەنیا 21,000 کرێکار بیمەیان هەیە. وتەکانی ئەو بەرپرسە حکوومەتیە لە حاڵێکدایە کە ناوبراو لە مانگی خاکەلێوەی ئەمساڵدا ڕێژەی کرێکارانی بیمە نەکراوی 51,000 کەس ڕاگەیاندبوو. لە لایەکی دیکەوە سەعید محەممەدی ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی سنفی کرێکارانی ساختمانی بانا وتی کێشەی سەرەکی کرێکارانی ساختمانی کوردستان بێکاریە و کرێکاران ناچار دەبن بە ویزای توریستی سەردانی هەریمی کوردستان بکەن و بە کەمترین حەقدەست و لە خراپترین دۆخدا بژیوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان دابین بکەن. سەپاندنی سزای زیندان بەسەر 6 چالاکوانی ژن لە باکووری کوردستان. لە شاری وانی سەر بە باکووری کوردستان 6 چالاکوانی ژن کە لە ساڵی 2019 زاینی لە ئاستانانی قەیوم لە شارەوانی ئەو شارە ناڕزایەتیان دەربڕی و هەر یەکەوە بە 1 ساڵ و 3 مانگ زیندان محکوم کراون. بەپێی راپۆرتی میدیاکانی باکووری کوردستان، عایشە میناز، خەدیجە دیمیز ئاکتاش، شەهزادە کورد، سەحەر قەدەر ئۆغلو، لەیلا باڵکان و یادیشان کارابولاک هاوسەرۆکی پیشوە حیزبی دموکراتیک گەلان لە شاری وان بە بیانووی بەشداری لە ناڕزایەتیەکانی دژ بە نەدانی قەیوم لە شارەوانی ئەو شارە هەر یەکەوە بە 1 ساڵ و 3 مانگ زیندان محکوم کراون. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە دوورگەی لاوان و سەکۆی نەوتی سەلمان. کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە دوورگەی لاوان و سەکۆی نەوتی سەلمان ڕۆژی چوارشەممە 14 جۆزەردان دژ بە دۆخی سەختی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە بەدەستەوە گرتنی پلاکارد، خوازیاری زیادکردنی حەقدەست، وەلانانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسنۆلی نەوت، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، بەهرەمەندبوون لە وام و مەزایای پیشەیی، هەروەها بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشوتان و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی شارەداری لە بەندەرماحشەر. ڕۆژی چوارشەممە 14 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە شارەداری بەندەرماحشەر بۆن چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم شارەوانی ئەو شارە خوازیاری پێدانی حەقدەست و مەزایای چەند مانگی ڕابردوو، دابینکردنی بیمەی دەرمانی،
تەزمینی ئەمنیەتی پیشەیی وەلانانی شێرکەتە پەیمانکاریەکان و زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بوون. بەیانیەی ژنانی تێکۆشەری تاران و کەرەج بۆ پشتیوانی لە کامیۆنداران. کۆمەڵێک لە چالاکوانانی ژن لە تاران و کەرەج لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە مانگرتنی کامیۆنداران دەربڕی و خوازیاری پەیوەستبوونی چینەکانی دیکەی کۆمەلگا بۆ مانگرتنە سەراسەریە بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا وێڕای ئاماژەدان بە کێشە و گرفتی کامیۆنداران، نانەواکان، کەشاوەرزان، پەرستاران، معلمان و کرێکاران، سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی، ڕەفاندن و وەرگرتنی دادپێدانانی زۆرەملێ لە شۆفێران بە توندی شەرمەزار کراوە. ژنانی تێکۆشەر ڕایان گەیاند ئەمڕۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لەژێر گوشاری ئابووریدان و ئەگەر یەکگرتو نەبین هیچ یەک ناگەین بە داخوازیەکانمان. بەرپرسانی کۆماری ئیسلامی بە دروستکردنی ئابووریکی گەندەڵ و ڕاندخۆر تەنیا بیل لە تاڵانکردنی سەروەت و سامانی وڵات دەکەن. مەعیشەت ڕوکنی سەرەکی ژیانی هەموومانە. ئەگەر لە دەستی بدەین بە واتای ئەوەیە کە بوون و نەبوونمان کەوتووەتە مەترسیەوە. ڕژیمی سەرکوتگەر لە ڕێگای ئیعدام، ئەشکەنجا، تیرۆر، ئاو و هەوای پیس، هەژاری سەپێنراو، ئۆتۆمبیلی ناستاندار، جادەی نائەمن و بێبەشکردنی خەڵک لە دەرمان شارومەندانی ئێرانی دەکوژێت. گەر بڕیار وایە تووشی مەرگی تەدریجی بین با بە سەربەرزی بمرین، بەڵام بۆ هەمیشە خۆمان و بنەماڵەکانمان لە دەست ئەو حکوومەتە زاڵم و گەندەڵا ڕزگار بکەین. داخوازی باوک و دایکی ئەکبەر دانشوەرکار بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی ڕۆڵەکەیان. بنەماڵەی ئەکبەر دانشوەرکار بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام بە بڵاوکردنی گرتە ویدۆیەک خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی هەموو بەندکراوانی سیاسی بوون. دایک و باوکی ئەکبەر دانشوەرکار بە بەدەستەوە گرتنی تراکت ڕایان گەیاند ڕۆڵەکەیان بێتاوانە و داوای هەڵوەشانەوەی سزای سێدارەیان کرد. شایانی باسە کە ئەکبەر دانشوەرکار هاوڕێ لەگەڵ 5 بەندکراوی دیکە بەناوەکانی بابەک عەلیپور، پویا قوبادی، وەحید بەنی عامریان، سەید محەممەد تەقەوی سەنگدەهی و ئەبولحەسەن منتەزێر لە جەلسەیەکی دادگایی کورد ماوەدا بە ئیعدام مەحکوم کراون و گیانیان لە مەترسیدایە. لە سێدارەدانی 2 بەندکراو لە قوم و تایبەت لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئیعدامی 2 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی قوم و تایبەت جێبەجێ کرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 2 بەندکراو بە ناوەکانی شەهریار خەڵەفی و شوعایب عەبدولحەق موحەممەدی خەڵکی ئەفغانستان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی قوم و تایبەت ئیعدام کراون. بێسەر و شوێنکرانی زۆرەملێ دەست بەسەرکراوێکی شۆڕشی ژینا لە ئەلیگودەرز. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چارەنووسی دەست بەسەرکراوێکی شۆڕشی ژینا لە شارستانی ئەلیگودەرز بە ناوی مهدی مەحموودی پاش ڕەفاندنی لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە بە ناڕوونی ماوەتەوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. مانگی ڕەزبەری ساڵی 1401 مهدی مەحموودی لە کاتی بەشداری لە ناڕەزایەتیەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە شارستانی ئەلیگودەرز لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە ڕفێندرا و لەو بەروارەدا تا بە ئەمڕۆ هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. بە وتەی بنەماڵەی ئەو بەندکراوە سیاسیە چەندین جار سەردانی ناوەندە ئەمنی و قەزایەکانی ئۆستانی لۆرستان و تارانیان کردووە، بەڵام هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی ڕۆڵەکەیان دەست نەکەوتووە. بەرزبوونەوەی نرخی سەبەدی خۆراکی مەعیشەت لە ئێران. بەپێی ئامارەکانی مانگی گوڵانی 1404 نرخی تەوەڕوومی ساڵانەی کەلوپەلە خۆراکیەکان 284% بووە و لوبیا چیتی زۆرترین هەڵکشانی نرخی تۆمار کردووە. لە نێو 53 بابەت کاڵای خوراکی 22 بابەت زۆرتر لە نرخی تەوەڕوومی گشتی هەڵکشاون و بەشێکیان لە ماوەی 1 ساڵدا نرخی 3 ڕەقەمی تەوەڕوومیان تۆمار کردووە. لوبیا چیتی یەک لەو کاڵا خۆراکیانەیە کە بە ڕێژەی 201% نرخەکەی چوەتە سەرەوە. چوونە سەرەوەی نرخەکان زۆرترین گوشاری بۆ سەر مەعیشەتی خێزانەکان هاوردووە و بەشێکی زۆر لە کۆمەلگا عەمەڵەن توانای کڕینی کەلوپەلە خۆراکیەکانیان نەماوە. کارناسانی ئابووری دەڵێن چینی کرێکار و هەژاری کۆمەلگا توانای کڕینی گۆشت، مریشک، برنج، میوە و سەوزەیان نەماوە و ئەگەر دەوڵەت نرخی نان بەرز بکاتەوە بەشێکی زۆر لە جەمعیەتی ئێران تووشی کەم خۆراکی سەخت دەبن.
خۆپیشاندانی خەڵکی ئیسرائیل دژ بە شەڕ لە غەزا. ڕۆژی چوارشەممە 14 زۆزەردان سەدان شارومەندی دژبەڕی شەڕ لە ئیسرائیل ڕژانە سەر شەقام و بەوتنەوەی دروشم دژ بە دەوڵەتی ڕاستگەرای نەتانیاهو خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ بوون. بەپێی راپۆرتەکان گروپێکی چەند سەد کەسی لە شارومەندانی ئیسرائیل و فەلەستینی دژبەری شەڕ لە شاری تل ئاوی و خۆپیشاندانیان کردووە و بڕیارە بەڕێپێوان خۆیان بگەینە سنووری غەزا. بەشداربووان بە وتنەوەی دروشمی پشتیوانی یەکتر بین خوازیاری پێوەستبوونی دژبەرانی شەڕ بۆ ڕێپێوانە بوون و ڕایان گەیان کۆمەڵکوژی ژنان، منداڵان و بەساڵاتچوانی غەزا بە بیانووی شەڕ لەگەڵ حەماس ئیتر بەسە و ئەبێ کۆتایی بەو شەڕە ماڵوێرانکەرە بێنی. دوایین هەواڵمان سەبارەتە بە گیانەدەستانی 26 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا. وەزارەتی بێداشتی غەزا ڕۆژی چوارشەممە 14 جۆزەردان ڕایگەیان بەهۆی هێرشەکانی چەند ساعەتی ڕابردوو بۆ سەرکەرتی غەزا بەلانی کەم 26 کەس گیانیان لەدەستاوە. وەزارەتی بێداشتی غەزا هەروەها ڕایگەیان لە 7 ئۆکتۆبری 2023 تا بە ئەمڕۆ 54607 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزا گیانیان بەخ کردووە و 125341 کەس بریندار بوون. ڕۆژی چوارشەممە هاوکات بوو لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە منداڵان. ڕێکخراوی یونیسیفیش سەبارەت بە مردنی منداڵانی غەزا بەهۆی پرسیەتی هۆشداری بە کۆمەڵگای جیهانی داوە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژیت.